لارێکی بەهێزی هەفتەی شەشەمی خولیاستێرەکانی عێراق یانەی قووەت جەویە لەسەر یاریگای کوتی ئۆڵمپی میوانداری لە زاخۆ کرد. لە سەرەتاوە هەڵۆکانی بەغداد هەوڵی گۆڵیان دەدا. لە خولەکی حەفدە ئەم حاڵەتە لە نێو هێڵی سزای زاخۆ دروست بوو. ناوبژوان دوای گەڕانەوە بۆ ڤار لێدانی سزای بۆ قووەت جەویە ئەژمار کرد. عەلا عەباس بەسەرکەوتووی جێبەجێ کرد و هەڵۆکانی بەغدادی لە یاریەکە با گۆڵی یەکەم پێشخست. قووەت جەویە بەردەوام لە یاریەکە کۆنتڕۆڵی تۆپی گرتو بۆ دەست و ناوە بە ناوە هێرشی دەبردە سەر گۆڵی میوانەکەی. محەممەد ڕەحیمی گۆڵپارێزیش تەواو بە ئاسوودەی لە گۆڵەکەی بوو، چونکە زاخۆ نەیتوانی مەترسی بخاتە سەر گۆڵەکەی. لە دوا خولەکی نیوە یەکەم ناوبژوان لێدانێکی سزای بۆ کوڕانی خابوور ئەژمار کرد، بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار لێی پاشگەز بوویەوە. لا نیوەی دۆم جارێکی دیکە قووەت جەویە باڵادەستر بوو بەسەر کەشی یاریەکە. هیران ئازاد نزیک بوو لەوەی ئەنجامەکە بۆ قووەت جەویە دوو هێندە لێ بکات. تۆپەکەی ڕێگای گۆڵی نەگرت. هەڵۆکانی بەغداد پێداگر بوون لەسەر تۆمارکردنی گۆڵ. چەند جارێکیش فشاریان خستە سەر گۆڵەکەی عەلی کاظم بۆ تۆمارکردنی گۆڵی دووەم. ئەم لێدانە سەرەی پاتریک مارسیلینۆ یەکەم دەرفەتی زاخۆ بوو لە یاریەکە. جەویە لە فشارەکانی بۆ سەر گۆڵی میوانەکەی بەردەوام بوو تا لە خولەکی 93 سەفا هادی لە دوورەوە گۆڵی دووەمیشی بۆ هەڵۆکانی بەغداد زیاد کرد. بەڵام بەهۆی بوونی حاڵەتی فاوڵ ناوبژوان دوای گەڕانەوە بۆ ڤاڕەتی کردەوە. دوجار یاریەکە بە سەرکەوتنی قووەت جەویە بە گۆڵێکی بێوەڵام کۆتایی هات. بەم شێوەیە قووەت جەویە بە کاتی خانەی دووەمی ڕیزبەندی گرتەوە بە کۆکردنەوەی 12 خاڵ. لە هەفتەی حەوتەم قووەت جەویە یاریەکەی بۆ دواخراوە لەبری ئەوە گەشتی بەحرێن دەکات و لە خولی دوی پاڵەوانەکانی ئاسیا ڕوبەڕووی خالیدیە دەبێتەوە. زاخۆش بەنۆ خاڵەکەی لە خانەی حەوتەم دەبیندرێت. لە هەفتەی حەوتەم پێنجشەممە میوانداری هەولێر دەکات. حسێن محەممەد، کەناڵی پێام.